سلامی خوای گەورەتان لێبێ میوانانی ماڵی خوا. السلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. داواکارین لە پەروەردگار بۆ خاتر ناوە جوانەکانی، بۆ خاتر سمی عەظەمی خۆی حاجیانمان بە سەلامەت ببا و بۆ ماڵە پیرۆزەکەی خۆی عیبادەتیان لێ قبوڵ کا و بە سەلامەتیش بگەڕێنەوە هەموو لایەکیان. اللهم ئامین. ئیماندارانی بەڕێز، مسلمانانی خۆشەویست، لە وتاری هەفتەی ڕابردوودا باسی سەردانی ماڵی خوامان کرد. ئەمڕۆ وتمان بە ئیزنی پەروەردگار تەواوی دەکەین سوودەکانی ماڵی خوای پەروەردگار چییە، و لەگەڵ ئەوە چێ ئینسان ئەگەر هات و چوو بۆ ماڵی خوا، چی بۆ حەج بێ یا چی بۆ عەمرە بێ، ئەبێ پێش کات چی ئامادە بکە. معلومی جەنابتانە حەجکردن یەکێکە لە پایەکانی ئیسلام و یەکێکە لەوەی کەوا خوای پەروەردگار ئەبێتە مای ئەوەی هەر مرۆڤێم حەجە بە تەواوەتی بە چاکی بە باشی ئەنجام بدا، خوای گەورە لە گوناحەکانی خۆش دەبێ. وەلەو کەسانەش خۆش دەبێت کە حاجیان دوعای خێریان بۆ دەکەن، هەرچی داوایەک دەکەن حاجیان خوای پەروەردگار لیان قبوڵەکا، بۆ خۆیان بێ یان بۆ غەیری خۆیان بێ. خوای پەروەردگار جەلە جەلالوه دەفەرمێ: أعوذ بالله من الشيطان الرجيم ولله على الناس حج البيت من استطاع إليه سبيلا. واتا واجب إيمان داران هر کسی پارەی هەبێ و هەر کەسێ مادی و معنەوی هەبێ و ئەبێ حەجی ماڵی خوا بکە. ئەگەر نەیکا ئەوە فەرزێ لە فەرزەکانی دواخستووە. هەر کەسێکش پارەی هەبێ بە ئەندازەی عەمرەیەک بتوانی عەمرە بکا و نەیکا، ئەو کاتە کەمتەر خەمە و خوای گەورە محاسەبەیشی لەگەڵا ئەکا بۆ عەمرەیەک، نەک چەند عەمرەیەک، بۆ عەمرەیەک. بۆیە هەندێک عولەمایان و زانایان فەرموویانە هەر مرۆڤێک ئەبێ لای کەم عەمرەیە ئەنجام بدا ئەگەر نەیتوانی فەریزەی حەج بکا، بۆی ماڵی خوای پەروەردگار ئەو خێر و بەرەکەتە ببێنێ و بە چاوی خۆی هەموو ڕەحمەتەکان ببێنێ. ئیماندارانی بەڕێز، مسلمانانی خۆشەویست، ئەوەی کە ئێمە لە سەرمانە ئەنجامی بدەین، ئەوەی کە لە سەرمانە جێبەجێکەین، کە بزانین پێشەوەی ئەچین بۆ ماڵی خوای پەروەردگار چەند خاڵێکە ئینسانی ئیماندار و ئینسانی بڕوادار ئەبێ ئاگای لێبێ ئەمانەی تیادا بێتە جێ. یەکەمیان ئیمانداران، هەرچی کاتێ ڕوو دەکەی بەو ماڵە هەوڵدە پارەکەت با پاک بێ. هەوڵدا ئەو پارەی کە دەی بۆ عەمرە، ئەو ماڵەی پێشکەشی ئەەکەی بۆ ماڵی خوا، با ماڵێکی پاک بێ. چونکە ئەو ماڵە پاکە. ئەگە ماڵەکەت پاک نەبێ خوا ناوێتی. خوام کردە هەموو ڕۆژێکی بۆ حەج، خوام کردە هەموو ڕۆژێ دەچی بۆ عەمرە. وریابن ئیمانداران، پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم فەرمێ: إن الله طيب لا يقبل إلا طيبا. خوا پاک و بێگەردیە بۆ الله جەلە جەلالوه، ماڵەکەیشی هەروایە و ماڵی پاکشی ئەوێ. لە ئێمە داواکە پارەی حەڵاڵی ئەوێ. ئیمانداران، پارەی حەڵاڵی دەوێ بۆ شوێنە. ئەبێ وریابین چی پارەیە کۆ دەکەینەوە بۆ حەجی خوا، چی پارەیە کۆ دەکەینەوە بۆ ماڵی خوا. ئەبێ ئەوە یەکەم مەرج پێش ئەوەی هەنگاو بنین، ئەبێ مافێکە لە سەرمان ئێمە جێبەجێیکی. دووەمیان حەجکردن ئاڵۆزە و عەمرەکردن، چکە لە ژیان تا یەکگلەتە ئەبێ ئاگاد لێبێ حەجەکەت بە جوانی ئەنجام بدەیت و هینەکەتش عەمرەکەتش بە جوانی ئەنجام بدەیت. ئەلەوێ ئەچی لەگەڵ مامۆستایەکە بە قسەی بکە، چونکە حەج جێگەی مناقەشە نییە، جێگەی جیدال نییە. چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەلات وەسەلام: هەر کەسێ چوو بۆ حەج ئەگە جیدال و مناقەشە و قسەی خراپ ناتە زەرزاریە، ئەمە مەرجە، ئەمجا حەجەکەت مەقبولە بێ. خەڵکی وا هەیە چێ بۆ حەج ئیتر خۆی ئەکاتە هەموو شتێ لەوێ، گەرەکێتی ئەو خەڵکە هەمووی سێردەمی ئەم بکا و هەمووشی بە قسەی ئەم بکا، بەعزە جار چەند کەسێکش لەوێ عاجز بکا لە خۆی. ئەوە کەی حەجە؟ یا ئەوە کەی عەمرەیە؟ ئەسڵی عەمرە ئەوەیە کە چووی بۆ ئەوێ کێ لە پێشەوەیە بە قسەی ئەو بکە. خۆ ئەو ئەگە خراپش بڵێ هەر گونەحبارە، خۆ تۆ گونەحبار نابیت، هیچ لەسەر تۆ نییە، ئەو پێشەنگی تۆیە و تۆش بە قسەی ئەو بکە و با حەجەکە بە جوانی بەڕێکی بچێ. زۆر جار هەیە لە حەجا ئەبینی ئەبێتە مناظەرە، مناقەشە. ئەمەڵێ با لە مینا بمێنینەوە بەیانی بچین، ئەوڵێ نا من بە تاقی تەینا دەڕۆم، خۆی جیا دەکاتەوە لە هەموو حاجەکە. کەی وایە؟ ئەوە کەی حەجی پێڵێن؟ یان ئەوە کەی عەمرەیە کە خۆت جیا بکەیتەوە لەو خەڵکە و خۆت بەشت بزانی؟ ئیمانداران، نابێ
هەموو ئیشێک ئەبێ سەرگەورەیەکی بێ وەک پێشینان فەرموویەتی هەموو ماڵێک ئەبێ کوێخایەکی بێ خۆ ناوێ هەمووی کوێخا بێ خۆ ناوێ هەمووی مامۆستای ئاینی بێ هەر قافیلەیەک دەڕوا کەسێ دوانیەیە ڕێپیشاندەرێیە لژنەی فتوای هەیە لەوێ دانراوە ئەبێ بە قسەیەوانە بکەیت وە خێر چێگا بە قسەیان بکەیت وە شەرتەگا ئەگەر بە قسەیان نەکەی چونکە مەگە مخالف بێ مخالفش بێ ئەوان گونەحبارن تۆ گونەحبار نیت ئیماندارانی بەڕێز سێمیان واتا پێشکات بخوێنیتەوە شتێک لەسەر عەمرە بزانی عەمرە چییە ئەمڕۆ نامێلکەیە شتێک و لەسەر حەجش بخوێنیتەوە بووی بزانی سێمیان ئیمانداران تەوبەیەکی خاڵس تەوبەیەکی خاڵس بکە خەڵکی وایە چێ بۆ حەج و ئەچێ بۆ عەمرە لایە شاری قسەی لەگەڵا نییە هەر دراوسەکانی لەگەڵا قسەی نییە ماڵی چەند کەسی خواردووە تخواوە حەجە تخواوە عەمرەیە ئێهە با بڕا بە حەج و عەمرە ئەمە چی سوودیەیە ئەو پێغەمبەرە فەرمی عەلەیهی سڵات وەسەلام ئیمانی نییە هەگە لەگەڵ دراوسەکەیە چاک نەبێ پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وەسەلام هەرکێ قەرزاری خەڵک بێ بە هەزار حەج پاک نابێتەوە حەزەکەی با حەج هەر بکاتە ناوی خۆیەوە پاک نابێت ئیمانداران ئەبێ ئێمە ڕاز بین لەگەڵ دینە بە میزاجی خۆمان دینداری نەکەین ئەو قورئانە چی گەرەکە لێمان بە قسەی بکەین نابێشتی وا تۆ پێشەوەی چی بۆ حەج پێشەوەی چی بۆ عەمرە ئەبێ خۆت پاکەیتەوە لەگەڵ خوایە ئەوە دووەم خاڵ بوو سێهەمیان ئەبێ لەگەڵ خەڵکە ئیمانداران خۆت پاکەیتەوە مافی خەڵک ئەمانەتی خەڵک قەرزی خەڵک ئەم سیانە ئەبێ لە گەردنت نەمێنێ کاتێ سەفەرەکەی بۆ حەج کاتێ سەفەرەکەی بۆ عەمرە تخوام ڕەوایە چەند کەسەیە لێلاوە پارە قەرزارە لێلاوەشە با بچیم عەمرەیە بکەم ئێ بۆی دەیتە عەمرە بچۆ بیدە قەرزارەکەت خۆ خوا سجد ناکە لە قەبرەکە تا لەسەر عەمرە بەڵام لەسەر خەرزارەکە خوا سجن تەکاگە ئایلی باشتش بی ئێمە زۆر جا شتەکانە ئاڵۆز کردووە لە خۆمان وەڵا ئەوە سونەتەیان ئەوە بکەینی ئەمە فەرزە لەیلاوە مافی خەڵک داگیرکردنی ماڵی خەڵک شتی خەڵک گوێشی پێ نادا ئاساییە لای زۆر سادەیە لای بەڵام لە شەرعا زۆر زۆر قورسە ئیماندارانەمە خاڵێکی تر ئیمانداران چوارەمیانەوەیە نیەتت پاکەرەوە بۆچی ئەڕۆی بۆ حەج بۆچی ئەچی بۆ ماڵی خوا بۆ عەمرە نیەت بێنە و لەبەر ڕەزامەندی ئەڵڵا غەیری ئەوەی پێمە خەوریابە شەیطان نەتخەڵەتێنێ ئەبێ ئەمە چوارەمیان جێبەجێ بکەی ئیماندارە پێنجەمیان ئیمانداران ئەبێ حەجکردن کاتێ ئەیکەی چکە زۆر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پرسیاریان لێ کرد لە پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم یا ئەیها الناس قد فرض الله عليكم الحج فحجوا پێغەمبەری خوا فەرموویە خەڵکینە حەج فەرز بووە و ئێوەش حەج بکەن بچنە ماڵی خوا پیاوێک خۆمان ئاسایی ئێمە زۆر جارەوە ئەکەین ئێستا ئەمڕۆم زەمانەوەیە خۆمان ئاسایی وتی ئەی پێغەمبەری خوا هەموو ساڵێک ئەی پێغەمبەری خوا هەموو ساڵێک ئەی پێغەمبەری خوا هەموو ساڵێک پێغەمبەری خوا بێدەنگ بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شتەکانە بۆ بێدەنگ بووە ئەگە بڵێ بەڵێ ئەبێتە فەرز لەسەر ئومەتەکەی بۆیە زۆر جار لە شتەکانە بینی بێدەنگی هەڵبژاردووە ئەو بێدەنگیە مانای ئەوەیە نەبێتە قورسایی بۆ سەر ئومەتەکەی یان باش شتێکی نەکردووە بۆیەتە قورسایی ئەمڕۆ خەڵکەیە لە هەموو شتێکا قسەکە میراتگری پێغەمبەرە خوای گەورە جەلە جەلالوه بە گەورەی خۆی لەو قورئانە عەزیمە باسی کردووە هەندێک شت بێدەنگ بووە پێغەمبەر بە گەورەی خۆی لەسەر هەندێک شت بێدەنگ بووە ئەمڕۆ لە هیچ شتێ بێدەنگی نییە گەرەی هەمووی باسکە گەرەی هەمووی بڵێ ئەبێ قسەی تیا بێ قسەی تیا نەبێ نابێ ئێکەی وایە ئەژە مامۆستایە لە خزمەتی کۆمەڵە قوتابی و فەقیها بوو باسی مەلای جارانتان بۆ کەم ئەمڕۆ نا ئەمڕۆ سبەینێ نا ئەمڕۆ هەموو کەسێ مەلایە هەموو کەسێ مامۆستایە هەموو کەسێ موفتیە ناشکری خوا نەبێ ئەڵێ لە زمانی خۆی دادانشت و پیاوە کاتە خزمەتی وتی مامۆستایەکی ناودار بوو کۆمەڵێ فەقێ لە دەوری بوون وتی پرسیارێک مەیە پرسیارەکەی لێ کرد وتی وەڵڵاهی چی بڵێم نازانم فەقەکانی دەمیاندا چقیا و دوای پیاوەکە ڕۆیشت یا پیاوەکە دانیشتیان مامۆستا ئەو پرسیارە نازانی ئەوە نەسووکە
ئەوە ناسانە چوو جوبەیەکا لەبەر تا عەمامەیەک نازانی جوابی ئەوە بدەیتەوە وتی فەرموو ئەدەی ئەوە جوبەکە و ئەوش عەمامەکە بزانت و بە جوبە و عەمازانی جوابی دەیتەوە خەڵک ئەمڕۆ ئازانێت جوبەیەک و عەمامەیەکی کردە بەریتر گەرێ جوابی هەموو کەس داتەوە کەمی ڕیشی دیانە کە ڕیشی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و ئازانێ بە ڕیشەکەی ئەبێ فتوای هەر کەسێ پرسیاری کرد جوابی هەمووی داتەوە وەڵڵاهی ئیمانداران وەڵڵاهی فتوا ئەگە بزانن چەنە لای ئەو خودایە قورسە وەڵڵاهی تۆ ئیمزا بەناو خواوەکەی تەسەوور کە ئیمزا بەناو خواوەکەی خوا لە ڕۆژی دوایدا یەک بە یەک یەخەتەگرێ بەناو پێغەمبەرەکەش و ئیمزایەکەی نەخەڵەتێن قەت شتێک ئەگە زانیتش هەتا خەڵکی خۆی بینێرە با بڕوا سە جەنابەت بێی بۆ لای من بێژی مامۆستا تەلاقێک منە کەی ئیش منە خۆیشەکە ئیش منە بەس خەڵکی ترەیە کەی ئیش منە کاکە بام گونەحبار نامەینێرم بۆ لیژنەی فتوا با بڕوا ئەوان ئیشی ئەوانە ئەوان بیکرد کە تەلاقە کە نیکاحە کە مەسەلەی میراثیە وەرەسەیە ئەمانە ئەهلی اختصی خۆی هەیە مەدام خەڵکی تر هەیە بۆچی من قیامەتی خۆم بستێنم ئەی چی جایەوە ئیماندارە ئەی بۆ چونکە قیامەت خوای گەورە دانە بەدانە پرسیارمان لێکا بێ وریابین ئەمە زمانێکە هەموو کەسێ قسەی نەبێ ئەڵێن نەزانە ئیسا مەلایەکە گە بشتە لای پێنجا پرسیاری لێ بکەی نەزانی ێژێ ئەهبرا و مەلایەکی داماوە هیچ نازانێ ئەمڕۆ وایە ئەم زمانە بەس با داماو بی باشە لای خەڵک داماو بی باشترە لەوەی لای خوا داماو بی لای خەڵکە چۆن بێت تەواو ئەبێ لای خوا داماوی قوربەسەریە نەکبەتیە ئەوە باشترە ئیماندارن با بڵێن نەخوێندەوارە با بڵێن نەزانە قەینە هەمووی قبوڵ کرد ئابێژن قەیچێک زۆر ئاساییە بەڵام گرنگەوەی لای خوا تۆ دەرەجەت عالی بێ و بەرز بێ ئیمانداران خاڵێکی تر ئیمانداران حەجکردن و عەمرەکردن معلومی جەنابتانە هەر نوێژێ بە 100,000 یان هەر نوێژێ بە 1000 نوێژە کە لە ماڵی خوا عیبادەتی دوور کات نوێژ خەیری پاداشتی ئەوەیە چەند کۆیلەیەک ئازادکەی خێر و بەرەکەتە لە هەر کوێ کە حەج و عەمرەکەی خێر و بەرەکەتە ئینسانی مسلمان و ئیمانداران کە ئەنجامی ئەدا خاڵی کۆتایی هەشتەمیان ئەوەیە کە ئینسان بزانێت چۆن حەجەکەی یا عەمرەکەی قبوڵ ئەبێ ئەبێ هاتەوە گۆڕانکاری هاتووە بە سەریدا ئەگەر هات بە سەریداوە تەئکیدی لێبێ ئینشاءالله و حەجە و ئەو عومرە قبوڵ دەبێ بە ئیزنی خوای پەروەردگار سوودەکانی چێ ئیماندارن سوودی حەجەوەیە کۆبوونەوەیەکی جەماوەری مسلمانانە قووەت و هێز و بازی مسلمانان دەرەختا حەج تەماشای کە هەموو ڕەنگێک مسلمانان ئیعلانێکا کە ئەم ئیسلامە شوێنکەوتوی زۆر زۆرە واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا ئەومان پێڵێ حەج واتە هەمووتان بە یەکەوە بن پشتی یەکتری بەرمەدەن ئیماندار لەگەڵ ئیماندارە ئاوایە ئیماندار نابێت ڕووی لە ئیماندار بکە نابێت دژایەتی مسلمان بکەی ئیماندار بکەی بە هیچ شێوەیەک چونکە ئەگەر وا بوو ئانە خەتەرە تۆ فەرمانی خوا جێبەجێ نەکرد دووەمیان ئیمانداران فێری ئەومانەکە سەبر و ئارام بین لە ئیحرام بەستن لە میقات فێری سەبرمانەکە حەج هەر کەسێ چووە ماڵی خوا و هات و هەرتوو ڕەبوو ئەوە بزانێت لە حەج هیچ ئیسفادەی نەکردە لە خۆ سەبر و ئارامی چونکە لە حەجا ئەبێ ئارامت زۆر بێ ئەبێ سەبرت زۆر بێ کە سەبر لەورە فێر نەبی تەئکید لێ بێ من ێژم قەناعەتم وایە فێر نابی چونکە ئەوە قەڵەباڵغترین شوێنە چونکە دووەم داوامان لێ ئەکا سوودێ لەو سوودانە ئارام بین و فێری یاسا دەبین سێمیان یاسا هەمووی بە یەک شوێن ئەڕوا کەس بە لە بەسەری کەسا ناکە پێش و پاشینی هەمووی یەک بەرگی لەبەرە پەلەکردنی تیا نییە کەس پێشی کەس پێ ناخە هەمووی بە یەکەوە چێ تا ئەو مەشهەدانە بە یەکەوە تەواو دەکا فێری یاسامانەکە سێمیان ئیمانداران فێری ئەوەمانەکە خۆشەویستی قیامەت بیرخستنەوەی قیامەت و دەرچوونی خۆشەویستی دنیا لە دڵماندا چکە بۆ لەوێ هەموو بەرگێداکەنی هەموو جلێلا ئەبەی بەس یەک جل یەک قوماشە هەمووی گەورە بچووک ڕەشسبی مەسوول بێدەسەڵات فەقیر هەژار باڵا کورد باڵا بەرز گشتی یەک شتە ئاوا دەکەی ئەڵی ساحەی مەحشەرە
هەر لە خۆتەوە مەشهەدی قیامەت دەکەوێتە فکرت بەڵام قیامەتێکی بچوو ئەمە ئەومان پێڵە ئیمانداران خاڵێکی ترمانە ئیمانداران ذکر و یادی خوا گەورە ڕائەگرێ هەموو یەکێ بۆیە بە یەک دەنگ هاوارەکە هەمووی لەبەیک اللهم لەبەیک ئەو ذکرە گەورەیە هەمووی ئەرە واڵێتەوە غەیری ئەوە بۆت نییە ذکری تر کە لە شوێنەکانە ڕۆی و شوێنانی کە دانراوە ئەوە پێمان ئەڵێ عەزەمەتی خوامان بۆ دەرەخا و گەورەی ذکر و یادی خوای پەروەردگارمان بۆ دەرەخا ئیمانداران خاڵێکی ترمان ئیمانداران یەکریزی تەبایی برایەتی لە نێوانی موسڵماناندا چی ڕەنگێک بێ و چی زبانێک بێ و چی شکل و شێوەیەک بێ کەواتە ئێمە هەمومان ئینەمە المؤمنون ئیخوە براین ئیتر برای دایک و باوکی بێ غەیری ئەوە ئەمە برایەکی خوێن و گۆشتیە ئێسقانیە غەیری ئەمە کە برایەتی دینداری ئێستا ئێمە هەمومان براین فەرق نییە لە نێوانی هەمومانە کێ دەوڵەمەندە کێ فەقیرە کێ بەرزە کێ نزمە باڵای کێ زبانی ئەمەیە زبانی ئەمەیە نە مەدام مسڵمانی هەمومان براین لەوێش وایە ئیماندارانی خۆشەویست ئەمە چەند خاڵێک بوو لە خزمەتتانە ئەوانەی کە پێشی بچین بۆ عەمرە و حەج ئەنجامی بدەین 8 خاڵ بوو ئەوەیشی کەوا کە سوودی لێوە دەرگین چەند خاڵێکە خۆی زۆرە ئەوە نەکافیە 6 خاڵ بوو خوای گەورە حەجی حاجیەکانمان قبوڵ بکە ئەمرەی ئەو کەسانی کە عەمرەیان کردو خوالیان قبوڵ بکە یا ڕەبی خوایە لێتە پاڕێینەوە ئەوەی ئەو ماڵەی نەبینێ خوایە ئاشنای بکەی بۆ ماڵە پێشەوەی بگەڕێتەوە بەلای تۆ خوایە ئەوەیشی وەفاتی کردو و ڕۆیشتووە خوایە نیەتی هەبووە خوایە بۆی بنووسی یا الله خوایە ڕەحممان پێ بکەی ڕەحم بە وڵایەتمان بکەی عاقبەت خێرمان بکەی لەشمان ساغ بکەی یا ڕەبی خوایە بۆ دینەکەت موفەقمان بکەی